فرید طبعا بە شێوەزاری کەلووری قساکە و بڵێن کوردی خانەقینی قساکە کە دڵنیام یعنی ئەو تەجروبەیەش خۆشە ئێمە هەمومان هەرجارە بە لەهجەیەکی جیاواز لێرە گوێ لە یەکتری بگرین. هەر کاتێکیش پرسیارێک سەرنجێکتان لا دروست بوو نەگەیشتنی پەیامێک شتێک ئێمە لێرە لە خزمەتتان نابین بۆ ئەوەی کە زیاتر ڕوونکردنەوە بین. فەرموو کاکە فرید. سلام خدمت برای و عزیزی لخوام برای خوشحالم که مال باوان مال پدری خوام در کردستان خدمت عزیزان هست. قبل یک قصه بکنم لکاک هجار کابوران تشکر کنم که تشریف آوردن باعث افتخار و شان هست. من لزوان خوام لزوان صحنه کرمانشان لخدمتان قصه کنم. زبان نزدیک به کلهوری راجب تمیره بحث تنبور یا تمیره استاد گوره به اسم ژان دولین که محقق و پژوهشگر راجب تمیره اوشک تنبور یعنی و ریشه پانتور گیری است یعنی قوس دوچک ریشه ای ساز زهی زخمه که محققه و پژوهشگری بیش 1500 سال قبل میلاد بعضی حتی تا 6000 سال با توجه به تمدن‌های مختلف و تمدن ایران و تمدن بین النهرین سفالینیل و حجاریل و کتیبیل که بیا عمری ساز بیش از 5000 تا حتی 7000 سالش قطعا اما و 1000 سال پیشتر شاه باشید لرستانی شخص در لرستان بلوران لرستان امروز این ساز رسمی مردم کاکی یارستان کرده و به 1000 سال پیش مردم کاکی یارستان اینه که این فرهنگ حفظ کردن پاسداری کردن نشتن و بین بچو من بیشتر سعی کنم که راجبه چون اگر بتونم که تمیره حساب بکنم که چند روز بعد صحبت بکنم راجب به سر تمیره ساز داره پایه‌ای و بنیادینه که کل موسیقی دنیا موسیقی الکبیر فارابی بر اساس پردین و دستانبندی تمیره دستبندی و وتریاست. تمیره و جای مختلف اسمی مختلف داره تنبور، تنبوره، دنبره معنی مختلفش ارائه در نظر بگیرم. من سعی کنم من سر موسیقی تمیره رپرتوار و موسیقی تمیره موسیقی تمیره و 1000 سال پیش توسط شاهباشی میگه که من قسمت که صحبت کنم او مقامی که به 1000 سال پیش منیه و میراثداری بیه سعی کنم اونه بجنم. و دوره شاه باشین لرستان 1000 سال پیش چند روایت چند نوع مختلف این مقام روایت کرد. مثلا به صحنه و این فرم این مقام جد یه مربوط به شاه باشینه روایت دوم و منطقه‌ای که به اسم گوران حالا راجع به حوزه جغرافیایی قصه کنیم شاه باشیم و منطقه گوران این روایت دیده چوارگاه قدیمه دستگاه چوارگاه ایرانی در واقع
دوم و مقام شاهپاشین، اما روایت سوم که زندیات سه قاسم افضلی مقام روایتی و منطقه شابار و کرماشان نوت ایست و نوت شاهد فرقه بنام این مقام راست که مجنیم و صحنه تابعیت شابار. حوزه جغرافیایی و تعمیر چوار حوزه اصلی دیریمه. حوزه اول حوزه صحنه است. صحنه در شرق استان کرمانشاه. بیشتر زبانیان نزدیک و کلهوری بین کلهوری و یک توزی پیش لکیش فاتی دیده ولی بیشتر کلهوریه. منطقه صحنه مقامل اعتقاد به 72 مقام که به منطقه گوران هست نیره. اوشن و تعداد صاحبان فرح ایزدی، صاحبان ایموشن صاحبان ذات مقام وجود داره. و تعداد صاحبان فرح ایزدی و ذات مقام وجود داره. اما منطقه گوران اعتقاد به 72 مقام داره. یه سری تفاوتی لحنی و لهجه‌ای داریم و منطقه صحنه که شرق استانه و منطقه گوران که غرب استانه کرمانشاه. دو منطقه داریم که منطقه اصلی تمیره به او رهزگردیه، منطقه لرستان، بلوران لرستان که شاهپاشین و او را تجلی کرده که بابا طاهر یک ویاره شاهپاشینه که باز مثلا بابا طاهر اشاره اگه من شاعر لکه مجاز دیر میاریشون پاشین دمساز دیر. بابا طاهر یک ویاره شاهپاشینیه که باز بابا طاهر و نام تمیره مقام دیریمه. مقام و نام بابا طاهری و نام تمیره دیریمه که همیشه دو روایت هست، روایت صحنه و روایت گوران. مثلا اشاره که در مقام بابا طاهری منطقه گوران 4 تا برادر بودیم و یک بابایی، 4 تا کمان داشتیم و یک ترکش، در آسمان ها ملک بودیم و در پیشه هاشیم. یه مقام بابا طاهریه که و منطقه گوران روایت هم مربوط به دوران شاهپاشین. منطقه لرستان مقامی چون مربوط به یک تیزی که به نام آتشبهی و نام تمیره بیشتر و لحن مور استفاده کردن، ملودی کششی. این مثلا یه ملودی مربوط به منطقه لکستان یا لرستان خامه. مثلا شعر اگر که بخوانیم که مثلا یکم پرهیز بکنم و کلام کنیم بیشتر اشعار عرفانی اگر بخوانم هش پنجه دارو هی پنجش جکورا هی بردو بنشینه دل مده و باد. اگر دقت بگیرم ملودی کشش داره، اکسنت منطقه گورانیه. منطقه گوران مثلا مقام جور بایه اکسنتیل دندانه دار داره، تفاوت اگه بگرده کشش. در منطقه لرستان با توجه به اینکه او موسیقی مور داره و موره صافه و منطقه لرستان در منطقه گوران اکسنت دندانه دار داره و این خاطر بیشتر و هوره استفاده بیه. ولی اصل تمیره بعد از شاهپاشین 754 در منطقه به نام پردیور که بین نوسود و پاوه امروزیه مقامیل و اوره شکل بگیری، مقامیل حقانی تمیره.
اینا مثلا مقام دیدیم به نام طرز که خب مردم اینا معتقدن که این مقام و ازل وجود داشته، این روح نیه، این مقام ان ازله که روح در جسم قرار داده. یا مثلا مقام دین جور خاص به جنت جز مقامی 72 مقام حقانی تمیر است. یا هویار مقامیل حقانی تمیر است. است که من تو آنالیز بکنم، مقایسه بکنم مقامیل بوران، لحن بوران و گرد لحن صحنه، تفاوتی که وجود داره و نام صحنه و بوران چه است. مثلا به منطقه بوران خاص به جنت داریم، خاص به یاری برزان یاری یار جنت ای دوست حاضری. یه منطقه گوران اما با منطقه صحنه ریتم متفاوته باشه. جن بر زمینی جب راسانا و یار ندلی یا تفاوتی که و منطقه مختلف و منطقه صحنه و بوران وجود داره. اگر امکانی هست یک بخش مستندی که من کار کردم، من داکیومنتاری خونیاگران کوه مقدس نه سلیمانی نه خونیاگران یا داکیومنتاری تنبور. اگر تنبور بود تنبور پخش می‌کرد که ماموسای گورا ماموسا شهرام ناظری، ماموسا علیزاده یک لحظه با بوده اولی تنبور این دوکیومنت تنبور کیه؟ تنبور چیه که صداش اینجوری روح آدم ها رو تصویر میکنه؟ رفیق گرمابه گلستانشون میشه. نمونه بازم
که یک بخش و آنونس یک فیلم مستند که پخش بی فیلمی که بیشتر 10 سال و من کار کردم تمیره و قدیم هر دور شاخ باشیم تا امروز چه اتفاق تفک تمیره و جمخانی تازه دیگه. خب تمیره سال مذهبی یک دک و مردم و ایران میه و هر جور ایره، ولی به 1350 یعنی تقریبا 50 سال پیشتر استاد رولای ماموستای به نام سی امرالله شاه ابراهیمی که حالا بعدا یک قسمت کوچک فیلمی هست چون پخش بود، فستیوال با کرماشان برگزار بود که تمام اساتید بنابانگ و معروف و مشهور و او را حضور دارن. سی امرالله شاه ابراهیمی و منطقه بوران، آقای خادمیه و منطقه صحنه با پیر خام سی ایازه. ناموف برنامه فرهنگ و اداره فرهنگ او زمانه اتوایی که یک گروهی و شاگردی طلبه استاد شاه ابراهیمی خواهش کرد که یک گروهی درست بود که تمیره و صورت گروهی بجنه که یه اتفاق و اون سالت اکفی که از جمله زندیا سی خلیل عالی نژاد، سی حبیب شاه ابراهیمی، سی توفیق شاه ابراهیمی او گروهی که و شاگردین آقای شاه ابراهیمی درست بود و خوانندگی سی جلال و محمدیان. اون سال اولین قطعی که اجنره یا قطعی که روزها فکر من این است و همه شب سخنم، حالا من آوردم اگر بود که او برنامه آرشیو او کار آوردم در چند ثانیه است یک گروه تنبور نوازان میسامه اگر محبت بکنم. یه اولین گروه تمیره است و 1351 تشکیل بیاد، 50 سال پیشتر که آقای محمدیان سی جلال و محمدیان خواننده سمت راستی سی خلیل عالی نژاد و سمت چپ حالا سی حبیب شاه ابراهیمی و بیشتر هم مرحوم میرن، اما چند نفر در قید حیات هستن. شروع تمیره امروز که معاصره و ایمه تمیره است دستمان گروه نوازی ایمن سی امرالله شاه ابراهیمی به گلی گروه ببیه و منطقه صحنه اتفاق کرده. من اجازه تو هم که اولین قطعه که و این کار و این گروه ژنری است من بجنم. یه اولین قطعه گروه نوازی تمیره به نام تاریخ معاصره. روزها فکر من این است و همه شب سخنم چرا غافل از احوال دل خویشتنم، از کجا آمدم و چه بود به کجا میرم آخر یه اولین قطعه گروه نوازی تمیره به توسط سی امرالله شاه ابراهیمی. یک بخش وکاری اجازه هستم که راجع به شاهنامه کردی قصه بگم و مقامیلی که در تمیره مقامیل باستانیه. خب قبل یه تقسیم بندی هم مقامیل تمیره و 4 بخش. قسمت اول یعنی رپرتوار تمیره و 4 قسمت حقانی و بعد راجع به واضح هم توضیح هم که مقامیل تمیره چند هستن و پورا تعریف مقام چه هست. بخش اول مقامیل حقانی، بخش دوم باستانی یا و این مجلسی شوشن، بخش سوم مجازی و بخش 4 من اضافه کردم من اسمی مثل ساخته های معاصر
این آهنگسازی نام 150 سال اخیر میشه. این قدمت بیشتر 150 سال نیست. مثلا اگر بچیم جو شاهباشی 1000 ساله نه. 150 سال قدمت. اما مقامل حقانی تقسیم و 3 قسمت. مقامل پردیور، مقامل قبل پردیور و مقامل بعد پردیور. پردیور نقطه عطف تمیر است. ایسازه و دوره پردیور بیسه ای تمیره. دوره پردیور همزمان آورده تولد سلطان اسحاق فرزند شیخ عیسی برزنجی که ایمه و اولاده سلطان اسحاق ایسازه و اور شکل مقامل حقانیه. مقامل حقانی و اور شکل اونه جور مثلا مقام بیان سید محمد. یه بشک و مقامل حقانی ریتمه، یه بشکیش ریتم نیده دورهای ایقایی و بیوشن جور موسیقی عبدالقادر مراغیه. جور بله ها بله ها هر کس گوی عشق بیولیانش عزیزی یارم لفدای خشتو کاشانش. این مقامیل و پردیوریه. مقامیل قبل از پردیور حالا گردی قبل از 754 جور شاهبشی، جور بابا سرهنگ، جور بابا ناوس که یا نه شونیان بگیری شونیان هست حریم کردستان لهاور، جور بابا ناوس که مزاری هست، جور بابا سرهنگ باز دوباره یعنی قبل پردیوره. اما خود پردیور هست بین نوسود و پاوه و بعد پردیور. بعد پردیور ایما اشخاص دیدیم جور شیخ امیر که مقام دارن و مخصوص خودیانه. مثلا شیخ امیر 320 سال پیش زندگی کرده در منطقه صحنه که مقام خود داریم، مقام مربوط و خود داریم. یک کوک و مل تمیره یا 2 کوک و تمیره داریم. کوک ترز و برز. برز وقتی معروف و کوک شیخ امیری یا مقام شیخ امیریه. یا مقام آتشبگی باز یا نه بعد پردیور یعنی قدمت یا کمتر پردیور. و اما مقامل باستانی که تو اصلا راجعه صحبت بکنم جور طرز رستم. طرز رستم این شاهنامه که داشتیم شاهنامه کردی هر قدیم که مدیا و رسانه نمیه و بان شاهنامه کردی هر قهوه خانه و شبیل زمسان که بدویت میشنه معمولا شاهنامه خانی کردن. شاهنامه خانی یک آواز مخصوص و خویه که در منطقه کردنشین و گرد ابیات و شاهنامه میرزا آلمازخان کنیله خانه. من یه ویدیو آورده و یک پیایی که در قدیمی شاهنامه خانیه که اگر بو که ایشان فوت بیه مرحوم بیه و یه لحن اصلی شاهنامه خانیه.
خب یه اصل شاهنامه خوانی کردی یه که خب ایما اینجور آوایی داشتیم و متاسفانه و ملی ای آوایی کار نویدی و بین چینه ولی و تمیره هری آوایی که ما انتقال دام بان مقامی نمیدیم من مقامی دیدیم اسم طرز رستم که واقعا شاهنامه خوانی کردن هر قدیم ناموس من نویننی مال جمهور ایران آمان و سامان انوینی نه سالگی من رزم کردن هی ایران زمین چند رنج بردن اره وی یه بخش و شاهنامه خوانی کردیه یعنی ایما ای آواید منه و یاد چیه متاسفانه و خب کمتر نسل امروز بخاطر شاید کمکاری میده کمکاری اجتماع که این موسیقی تقریبا دیگه فراموش شد این موسیقی شاهنامه خوانیه بیشتر موسیقی فان دیگه جایی که موسیقی که شاید هرهاش مثلا خود شخص من گوشته این سخته یکی بیس ایلن و دی تمام و اولیش هم خوب مثلا مرا عروسی یک بود جشنی بود ولی او چیشته که دل مرازیه که او چیشته که کسی که اهل هنر و اهل ذوق من احساس کنم این آوایی که قدمت داره فرهنگی من خواهم همیشه و نوع شاهنامه خوانی کردن بزرگان قدیمی من بگرد هنر ارتباط کردم خود شخص من و بگرد موسیقی که خیلی ساده خوارن یه باسو که اندیشه و تفکر ایمه تفکر نسل جوان برای افول بود برای خوار چین بود متاسفانه خب بحث میتولوژی و اسطوره و نام شاهنامه کردی ما دیدیم که شاید کسی که اگر به توی شاهنامه خوانی شاهنامه کردی بخوانه ساعت ها باید بینجی تفکر بکنید که مثلا چای بیژن چه است؟ بیژن را کفتن او چا او چا چه بی اکوان دیف کیه؟ اراهات او کچه که ایش نمیده او چا چه است؟ حالا مثلا ممکنه او چا تشبیه بود و مثلا چاه کینه چاه نفرت که ایمن نفرت باید با وجود ما در بگیریم یا نه و بینچه یا نه دیگه و بینچه و یا نه آن مزیت که من خواهم مزیت اون وقتی مثلا اگر با کسی بوشی که و جوان نبود بوشی که مثلا 5 بیت شعر مثلا کردی بخوان که بیتی که قرص بود محکم بود اساس داشتی اسلوب داشتی متاسفانه و نسل امروز داریم احساس من همکاریه که با یه اتفاقی بکرده یک انقلاب شد فرهنگی یک اتفاق بکرده که تفکر و اندیشه باید تنامی مردم باید به نامی نسل جوانه که خب بجایی که موسیقی خیلی سطح خوال گوش بکن موسیقی که اندیشه و تفکر داری گوش بکن یا البته بسیار چشم
من یه بخش ساز داشتم 10 دقیقه که منیم واقعا اگر امکانی هست که کنسرتی که با علی وقت کاکجار بیمون و بوران وسیلتر خب من پیشتر گفتم که اصل ایما و برزنج است ایما اولاد سلطان صاحب واسه چیزی و برزنج من اگر ولا سرطان بوده آره فیلم تو هم میشم فیلمی که سازی من سفر به سرزمین پدری اگر امکانی بود بخش فیلم پخش بود بعد تمیزش و خدمتتان هستم نه سرزمین پدری سفر به سرزمین پدری سفر آره الان آماده نیستم اگر شکل میشه که هست بکنیم قد بگیم تنبول بشنیم خب چون فرصت ما کمه اگر امکانی بود من که من تمیل رو بزنم من هر سری ما لما زنجي نداره وقت ايد نيمن مشکل نیست جمعه
زۆر سپاس کاکە فەرید دەست و پەنجەت نەڕزێ بەڕاستی هەم لە ژەنینەکە و هەم لە معلوماتەکانیش لە زەتمان برەمومان دڵنیام کاتەکە کەمە گینا قسەی زیاتر هەڵەگرێ و شتی زیاتر هەڵەگرێ ئێستش ئێمە دەرگای گفتوگۆکەینەوە بۆ هەر کەسێکە پرسیارێکیە بێ ڕەنگە ئەوانەی کە پرسیاریان هەبێ بڵێن کاکە پرسیار ناکەین و زیاتر بژەنێت بۆمان وڵای من لە پرسیارێکەوە دەست پێەکەم بەڕاستی چکە کاتەکە دڵنیام شتی زۆرە نووسی بوو یادا شتی زۆرە هەبوو کە باسیکەی وەختەکە ڕێگەینەیە جا سوالی منەوەیە کە ئەم پەیوەندیە ڕۆحیە لە بینی ئالەتی تەمبورە لەگەڵ با بڵێن یارسانەکان و ئەو منتیقانەی کە مەقامەکانی تیاسەر هەڵەیە ئەم پەیوەندیە چۆنە ینی چۆن تعریفەکرێت تەمینە بەناو فەرهەنگی یاری بە معنی تەمیز کننده روح یعنی روح پاکه بناو مردم پاکی یارسان تمیره سازه که به اعتقاد خودم جنیل و آلودگی لروح پاکی یا به مردم پاکی اعتقادی هم یسن و شنمندن شناخت نبینایی جمع نبینایی چند گوش در رباب نحن ساز جمع این ساز جمعخانه هم ساز خودت میانم مگر این ساز از ذکر کردن و وصل و این ساز خب هر قدیم هر عرض کردم دوره شاهنشین قبل دوره شاهنشین تمام سازه بیه یعنی مگر تمام سازه این معلومه از ذکر و عبادت داشتن ولی برای زمان شاهنشین خاص تمیره بیه و اعتقاد داره این مقامل تمیره و آواید تمیره چون جور وحی را بسیره کنی جور یک موسیقی آسمانی روح تمیزه روح و آلودگی پاکی چکە تەنانەت ئەگەر پێشتریش نەوزانی بێ ئەو ئالەتەوە ئەو لێکە کە تۆزێک هەستەکەی یەکسەر پەیوەندیکی ڕۆحی هەیە خود یارسانی دی من سیدم بله سید یارسانی بله بەڵێ کێ پرسیاری هەیە مامۆستا هەژار فەرموو دەست پێ کارەکەم دەوێت بە خێرانی فەرید بکەم فەریدم من فەرید چەندها ساڵە ئیداستم فەریدی لە هەمووی بەکارەکانی ئاشنا بووم و من هەموویەک لەمەوە بەر یەکەم کاری بلەریمان پێکەوە کرد بۆم دەرکەوتووە کە فەریدی ئیلهامی ژەنیارێکی زۆر پرۆفێشنەڵە محللێکی زۆر باشە واتە تەحلیلی موزیکی تەمبور زۆر بەجوانێ گای کەنەدای بۆ کراوەیە خۆی باسی کرد لەگەڵما بەس وتم بەڕاستی من وەکو هەژار گوناحە تالنتێکی ئاوا بڕواتە کەنەدا وتم پێی فەرید لە کەنەدا تۆ دەوێت چی بکەیت تۆ پێویستە کە ئێستا کە بڕیارت داوە پێی لە باش و گشت بژیت چ باشە و ئەوەی کرد لە دەست ئێمە ئەکرێ یارمەتیت بین بۆی کە فەرید ئەو شێوەی کرد بەڕاستی تەحلیلی موزیکی تەمبوری کرد من خۆم زۆر فێر بووم لەو 45 دقەیەک ئەو شتانەی کە باسی کرد و هیوادارم بکرێت کەسانی وەکو فەرید کەڵکیان لێ وەرگرین لە باشووری خۆمان لە زانکۆکان کە مامۆستا گۆران لەوێ خۆی لەوێ مامۆستایە یونیتێکی بچووک دەرسێکی بچووک بکەینەوە بۆ فەرید هەفتە یەک جار بێت ئەم پرزنتێشە جوانەیە بۆ ئێمە بکات نەتەنیا لە سلێمانی لە شارەکانی من هەمیشە وتومەکەی زۆر خانی فەریدم نەبەندی ئەوە مامۆستا و لێزان بەس یەک کۆمنتێکم هەیە کە یەزیدیەکان ئەو بەحسێکە کردت کە موزیکی تەمبور چەندێک تەعەسسوب وای لێ کردووە کە لە کەوالی کورد شاعەتە نەناسێت باشە ئێستا لە دووهۆک ئەگەر تۆ بڕۆی باسی تەمبور کردن نازانم لە زاخۆ هەربکەی هەر نازانم یەزیدیەکانش هەمان کێشەیان هەبووە کە موزیکێکی زۆر جوانیان هەیە بەڵام لەناو تەعەسسوبان هاتەوە ئەحلە حەقەکانش کە ئێمە خۆمان کۆنسێپتمان لە هەولێرکە کرد بۆ خۆت کێشە دروست بوو لەسەر سۆشیال میدیای خۆی وتبوویان تۆ چۆن لەبێ ئەم مەقامانە ئەڕۆی لەگەڵ هونەرمەندانی تر و لە ڕوودا و بڵاوی ئەکرێت و زەختی خۆمش بوو کە ئەو دۆکیمەنتەریە کە بینیسان زەختی خۆم بوو وتم ئەبێ ئەم دۆکیمەنتەریانن کە 10 ساڵە ماندوو بوویتە ئەبێ لە کەناڵ ڕووداوە بڵاوی کەین و ڕوودا و بیکڕێن کە ئەم موزیکەمە بزانین چیە چی ئەو تەعەسسوبە هیوادارم وەکو کەسانی وەکو فەرید ئەم تەعەسسوبە بشکێنن چونکە لە تورکیا ئەحلە حەقەکان کە موزیکی زۆر خۆتم خۆمەزانین کە دەوڵەمەندن
ئەو تعسبیان شاندووە بەستە یەکێک لە موزیکە بەهێزە جوانانی تورکیا ئەحلە حەقەکان کە سیدی تۆمارەکەن لە تەلەڤیزیۆن ئینتەرویویانەکەن هیوادارم نازم خۆت بیر و بۆچوون چیە کە کەسانی وەکو تۆ کە ماندووە ئەم زۆنە بشکێنن کە تەنیا تەمبور بۆ جەمخانە بێت ئەو پیرۆزە بەس نابێت تەمبور لە ناو جەمخانەیە ببێت جەمخانە یعنی ئەو شوێنەی کاکەیەکان عیبادەتی تیاعات خۆی وەزانن یعنیەوە کاکەژار خۆشی ئاگادارە باگراوندی دەفیش بە هەمان شێوە یعنی ئەویش لە خانەقاتدا هێناوەتە دەرەوە لەسەر دەستی مامۆستا بیژەن و ئەوان و دوای گەشتەتە دەستی کاکەژاروانە تووشی مەشاکلی زۆر بوون لە فیدباکی ئەو مەزهەبانەی کە با بڵێن لە پشتی ئەو ئالەتانەوە بوون بە هەمان شێوە بۆ تەمبوری ژەو قسەیە ڕاستە کێشەیەکی زۆریان هەیە لەوەی کە تەمبور وەکو ئالەتێک بڕواتە شوێنی خەڵکی لە عیرفانیەکە و لە دینداریەکە دەری بکرێ کە ڕەنگە ئەوەش خۆی لە ئەسڵا خزمەتکردن بێ زیاتر خزمەتەکە بۆ باگراوندە دینیەتە ئەوەی کە لە خۆیان بمێنێتەوە لەو مەجاڵانەیە کێ کۆمنتێکی پرسیاری هەیە بەس ناوی خۆتان بڵێن بێزە فەرموو کاکرێژ زۆر خۆشحاڵم کاکرێژ جارێکمان بە دیدار شادەوە چەند جارێکتر بانبینی وەدا ئینستیتوتی کارەبووری کورد و چەند جارێکی شوێنتر من حاڵێک زۆر گرنگانوێ ئاماژەی پێکەم بە ڕێزانیشەوەیە کە بۆ گەڕانەوە بۆ بەشێکی گرنگی مێژووی مۆسیقای کوردی ئێمە پێش و دەستین بە دوو ئاینی سەرەکی لە کوردستان یەکەمینیان ئاینی یارسانەکانە کە هەڵکاکەی دومیشان نێزیدەکانە ئەم دوو ئاینە موزیکە بابەتی شێوە سادە نیە ڕەبوەشەیەکی ێزگار تۆڵی هەیە لە ئاینی یارسانەکانە پیر و باوەڕیان وایە یاخود لە ناویانە وا باوەڕکە ئەوتێت کاتێککە مرۆڤ دروستکراوە جەستە بەجیا بوو ڕۆح بەجیا بووە یعنی موزیک ژەندراوە یاخود تەمبور ژەندراوە بۆ ڕۆح بۆی مەز بێت و بچێتە ناو جەستەکەەوە بابەتی شێوە سادە نیە پێویستی بە لێکۆڵینەوەی ئێزگار زۆر و ورد هەیە تەنانەت لە کاتێکا کە کەسێک لە سەرمەرگایە لەلای یارسانەکان تەمبوری بۆ شەکەن بۆ ئەوەی ڕۆح ئاسان لە جەستە بێتە دەرەوە وەک چۆن سەرەتا ڕۆح بە ڕێگەی موزیکەوە چۆن ناو جەستە بە هەمان شێوە تەنانەت کاتێک گەیبەن لەسەر گۆڕستان کە یەکەنە قەبرەکەوە چۆن لای موسڵمان تەڵقین هەیە ئەوانیش بە هەمان شێوە بە موزیک یاخود بە تەمبور تەڵقینی ئەو مردووەدایە بۆی بابەتێکی زۆر گرنگە من پێشنیارێک دەکەم بۆ گەڕزانی کە لە بواری خوێندن یاخود لە بواری زانستی موزیکە کە کارەکەم خۆشبەختانێکی کاندیدەرە مامۆستاگوران ئامادەیە من پێشتر بەدواداچوونم کردو بۆی کە بزانین تا چەند ئەم موزیکی عێرفانی یاخود موزیکی ئاینی چۆتە ناو مەنهەجی خوێندن بەتایبەت لە پەیمانگاکان پەیمانگای هونەرەکان بۆ کۆلێژی هونەر بەشی موزیک خۆشبەختانە یەک چاکەرێکم بینی کە مامۆستاگۆران لەسەر تەمبور قسەی کردو لە کۆلێژی هونەر بەشی موزیک و ئەمە بابەتێکی ئێزگار گرنگە من دەستخۆشی لە زەنات دەکەم و پێشنیارەی کارپەژاریش زۆر گرنگە کە ئەم جۆرە سیمینارانە بێتە ناو کۆلێژی هونەر بەشی موزیک یاخود بیبێتە پەیمانگای هونەر جوانەکان دووبارە زۆر خوشحاڵ زۆر سپاس ئەمە لەگەڵ مامۆستاگۆرانە باسیەوەمان کردووە کە کۆڕێکی زۆر تایبەتی و گشتگیرتر بۆ جەنابیان بگێڕین بەڵام ستایلی ئێرە کاتەکەی کەمە و شوێنیش کەمە لەبەرەوە هیوادارین لە داهاتی نزیکە لە فرسەتێکی زۆر باشە ئێمە باسیەوە بکەین کە ئەو مەشاکلی هەژمونگەری مۆزگای موزیکی دەور و پشت لە عەرەبی و کوردی و فارسی و تورکی ئەوانە عەفو پێشگە لە کوردیەکە بۆ سەر موزیکی کوردی و ئایا ئەو ئالەت و پێودانگانە چین کە ئالەتەکانی پێ ئەتوانین بڵێن ئەم ئالەتە کوردیانی ئێستا ئێمە ئەگەر بتوانین بڵێن ئەم ئالەتە کوردیە بە چی ئەتوانین بڵێن ینی چۆن بە ئەمە چۆن بتوانین جێگە بکەینەوە ئەوە لە داهاتوە ئینشاءڵڵا زۆرتر لەسەریەوەسین فەرموو دکتۆر مامۆستا گیان دەست خۆش بێ فەرمووت تەمبور چوار حەوزەی هەیە یا چوار نەمەشین سەحنە دۆنستان هەمان سێوبەت چارمەکەی وەزانی چییە؟ چوار بەش ئەڤەڵ سەحنە بەش زۆنبوران بعد لۆرستان یا لەکستان بعد منطقەی تورک یعنی هەمەدان زەنجان تەبریز کە ئەمانیشە پیری لە کاڵەی جور قۆچیۆغلی جور قەڵەندار داشتنە بەلی بیشتر بە منطقە سەحنە و بوران و کوردی تەمیلە چێسەورە ولی ئەوانیش تەمیلە دەرن ساربەنی نامجەم ساربەنی لە خاصە خۆیان دەرن مەخصوص خۆیانە و پرسیارکردن بۆ ئەو هینە ئەو دابەشکردنە و تەقسیمبەندیە بە پیچ ئەساسی کراوە دوایی وەکو مامۆستایانی ئەگەر ئیجازە بدەن یەکشت ئیزافە بکەن
ڕاستی هەموو کۆمەلگا کوردیەکان کۆمەلگای داخراون یعنی هیچ کۆمەلگای لەگەڵ کۆمەلگای دیکە لە پەیوەندیە هەیە بەڵام طبعاً هەموو کۆمەلگای کوردی پێویستە هەنگاو هەڵبنێ و بە کۆمەلگای یارستانەوە زیاتر بکرێتەوە بەڵام هەمان کاتیشا پێویستە کۆمەلگای یاری خۆی بکاتەوە بە کۆمەلگاکانی تورکی و طبعاً کۆمەلگای مرویش لە دوو لە ڕوویەکەوە کە حتما يعني كنت الموسيقى أو مدينة مثل وأزاني جاي اسطنبول أستاذ الدولة لدنيا آسي جهاني وفي مامسا نازري كان جليل كيزاني جليل وفوشش عموما والله بداية الكون موسيقى يارسان وعن موسيقى آينية وأن كانوا تريسة بالولاي في مكان تريش يعني هون منا أجل موسيقى بالبرانا زوجي هبيت عند زوجة الموسيقى وأما بمعناه هي الموسيقى الياري السنة كل دسبارة ومنها والله بيست بجيب كل شيء يعني جيان إن شاء الله رتشنا بيست الموسيقى الياري كونها موسيقى مفرميان جمعنا بالموسيقى ضلي كروتشي جنبي بالموسيقى كسيت من أول شهادة هي وتوصل شهادة القرآن ما سوالت هم تمام متوجه نبیم که دیگه بعد تمام نیم. وش قصير مدير رقصة كان شخصية. دیگه فوق. باشید حالی بس هیچ فارسی بگو. اولیش براش بگو که نه توام بکن. نه لا کاربوری کاربوری توام بشون. بله. مثلا میگویی تقسیم بندی وش سنیه. این تقسیم بندی بر اساس پژوهش که خام داشته من قبلا حتی و نوع معاملیش نبودن که فقط اون صحنه و بودن ولی خب تمیره اصل تمیره اصلا با شاهکاشین شروعیه نمیتونیم منطقه دهستان یا لرستان حذف بکنیم من بیشتر 10 سال خواهم مثلا بگرد چی مثلا یه جایی هست اسمش تخت شاهکاشین ارکستر 900 نفره داشته مثلا 900 یک و 1000 سال پیش ارکستر 900 نفره هیچ به قول اینا تایبت و خیلی مخصوص و ویژه است خب نمیتونیم اول حذف بکنیم و موسیقی ما و موسیقی تمیره و من ترکستانیش مثلا مقام دیدید جو مقام قلنده یا مقام قچیروقی خب این مقامه یا سربنیدی که به زبان پایان زبان ترکی خوانده خب اولش نام نمی‌تره مثلا قچیروقی 300 سال من داشتیم نمیتونیم حذف بکنیم ولی خب چون بیشتر تمرکز و مل گوران و صحنه بیشتر داشتن صحنه و گوران دی اولا تقریبا حذفیه و یه به نظر اشتباه چون موسیقی ما بشه همون مقابل حتی مثلا اگر بجو مثلا آجا بوران یا داوود یا بنیامین یا داوود بیل موسیقلم چاله خیلی دین در یا داوود یه مقام منطقه ترکستان هست اوانیش یه بشه کن ولی خب چون صحنه و گوران پیشرو بینن و جلوداری مسئله بینن بیشتر اسم صحنه و گوران استاذ ما توانین کاک فریاد بڵێن ئەم ئالەتە ئالەتێکی کوردیە باشم پێم وت پێویستمان بە ئامادەکاری بێت خۆی دروستە دەشتەکات جوانێتە بخوانی؟ خۆی کەلوری دەوڵ خۆن وەرە ئێرە زەن وەرە شوێنە وەرە ئێرە سورپرایزە
سمد ما يا مريم ينا والشيطان خوش ما بکنن یه فیلم تو خانم عباس عوض کنه این بیرش باید بکنی سمد ما یا مريم ينا والشيطان خوش ليلى جارا نريبان كرانا كيف فراموش أسأل ما يا ماما جدار ينا والشيطان ليلى جارا نريبان كرانا كيف فراموش هرجانك ويتشاوكم ولانا كيف فراموش هرجانك ويتشاوكم كرانا كيف فراموش و پیغان ریامان کرا پیغمبرانه و دو نقطه قافانم کرا قلندرانه و دیدار دوز نازنین کرا دیدم روشن کرم و ظلمات تنگ باوانم کلان جاتم بده أرجانكم ويتشاكم ولا نجاتم بدن أرجانكم ويتشاكم ولا نجاتم بدن طبعا کتوپر بوو بەس هەر من ڕوونکردنەوەیە گەیەم زەنوێخان هونەرمەندێکی زۆر باشە لە بواری ڤۆکەڵا تازەیش بەشداری کردووە لە ئیراکای دڵ بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە بەرنامەکە بە بەرنامەیەکی عەرەبیان زانیوە یعنی ئەبێ بە ئەرەبای دڵ وتیانە تۆ کوردیت ناتوانانی بچیتە یەکەمەکان لەبەرەوە هەر لە بیدایەتەوە گەڕایانەتەوە داماوە لە کوردای دڵەکە شاوت بیان بەخواتەوە لە خانەقینی زیاتر لە هینەوە چیگەبین پرسیارێک شتێک ما بێت فەرموو خلافنا خشحالم كيكي لغاشان وهاوزوان الشارعي فام بركنين كوزاري كنقول بساتين دشمان كردين هني چش کنستون تو که ایشان آمد تمیره بیشی جوانتره لتنبور جوانتره تمیره آلتنان تربطو ساز برنامه ساز دیوان و اوانی تریش و بون دست و بون جگانی لی امیره ولی کردن یعنی اگر کنترل میشه امیره تمیره کنترل امیره نته و هر وقت نوع عربانش ایشان که زن یعنی تنبور که زنبور هاو دستی اوش لوقت هذا ایشان وقتی مجموعه أي أميرة جدل إحساسي هذا وقت بوش تكنيك دلي مجموعة حال يعني بوش الزنبور هذا كورو بيري لأنا جاهز جد حتى كوشان تو هاوراي بدل إحساس ليش حالي نبي؟ ساز ذهی زخمه‌ای این از سازی تکرار داشتیم و ساز ذهی و زه کمان شکارچی در دورانه چند هزار سال پیش ساز ذهی است که این زه کمان وقتی کیشانه یک ارتعاش ایجاد کرده ارتعاش او کمان او نخ او بنه و گوش هم قشنگه چنگ ایجاد کرده که باقی باشین چنگ های مجعد بعد از دومای چنگ اوشن که تمیده ایجاد بیاره و با پیر تمیده آوه چنگ یه تاریخ تمیده است زنبور رو یا نه من نشناختم اولین دفعه ولی یک سرداروشی
من نشناختم من نمیشه اوزاز چنگ و اوزه هسته و بعد اصلا سالگیش و آقای گیریاس و چنگیل مجعد با بیزی سال بعد اون بەم جۆرە یینە کۆتایی ئەم ئێوارەیە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەس لەگەڵمانە بنتکایە چکە لە باتی ئێوەش و لە باتی بنکەی ڕووناکبیری گەلاوێژیش ڕێزنامەیەکمان ئامادەیە کە بیەین بە کاکە فەریاد لەگەڵمانە بن.